لە ئێستادا چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ ساڵی نوێی خوێندن و لێدانی یەکەم زەنجی قوتابخانە بەڕووی قوتابیاندا، بەڵام بەهۆی داخرانی 18 قوتابخانە لە سنووری پەروەردەی سۆران کۆمەڵێک لە قوتابیانی ئەو دەڤەرە لە ساڵی نوێی خوێندن بێبەش دەبن و گوێبیستی لێدانی یەکەم زەنجی قوتابخانە نابن. بەڕێوەبەری پەروەردەی سۆران بە پەیامی ڕاگەیاند بەهۆی دانەمەزراندنی مامۆستایانی گرێبەست بۆ ساڵی نوێی خوێندن بۆ پەروەردەکەیان 12 قوتابخانە لە دەڤەری سیدەکاندا دەخرێن و هەروەها 6 قوتابخانەش لە سنووری شارەدەی خەلیفاندا دەخرێن و بەشێشیش لە قوتابخانەکانی سۆران تێکەڵ بە یەک دەکرێنەوە. هەروەها ڕاگەیاند داخرانی ئەو قوتابخانانە دەبێتە هۆی بێبەشبوونی قوتابیان لە خوێندن. ئەگەر گرێبەست نەبێ حتمما بەڕێبەراتی پەروەردەی سۆران تووشی قەیرانی کەمی مامۆستا بکەین و ناچار دەبین کەوا لە هەندێک شوێن قوتابخانەدا بخەین. ئێستا دەستمان پێ کردووە بە هەڵمەتی داخستنی قوتابخانە ئەو قوتابخانەی کە ڕێژەی قوتابیان زۆر کەمە لۆی بتوانین ئەو مامۆستایانی کە خزمەتێکی زۆریان کردی بیان گوازینەوە شوێنەکان. ئێستا ئەوەی کە بڕیاری داخستنی بۆ دەرچووە نزیکەی 12 قوتابخانە لە دەڤەری سیدەکانن و 6 قوتابخانەش لە سنووری خەلیفانن و هەندێک قوتابخانەش لە ناو سۆران ئێمە دەمجیان دەکەینەوە لەگەل یەکتری بۆی بتوانین ئەو میلاکانەی کە هەیە دابشن. سەرۆکی لقی سۆرانی یەکێتی مامۆستانی کوردستانیش داخرانی 18 قوتابخانە لە سنووری پەروەردەی سۆران دەگەڕێنێتەوە بۆ بێپلانی وەزارەتی پەروەردە بەرامبەر بە پرۆسەی خوێندن و ڕایدەگەێنێت. داخرانی ئەو قوتابخانانە لەو ناوچانە لە داهاتوو کاریگەریەکی خراپ لەسەر مناڵانی ناوچەکە جێ دەهێڵێت و نەوەیەکی نەخوێندەوار دروست دەبێت. بەڵێ بێگومان داخرانی ئەو قوتابخانانە لە سنووری پەروەردەکان هەندێک دێهات کەوا ژمارەیەک زۆر ماڵیش تێدایە قوتابی زۆریش هەیە بێپلانی وەزارەتی پەروەردە دەرەخات کە لە داهاتوودا زەرەر و زیانەکەی بە دەرەکەوێت کە خەڵکێکی زۆری نەخوێندەوار دەرئەنجامی ئەو داخستنی قوتابخانانە پەیدا ئەبێت وەکو ئەوەیە بین ێستا لە پلانی وەزارەتی پەروەردە چەندین قوتابی لە ساڵانی ڕابردوو بەهۆی ئەو کێشانێکەوە حکوومەتی هەرێم بۆ خەڵکی دروست کردە لەو قەیرانانێک کە هەنە بە تایبەتی قەیرانی دارایی وەکوان ئامارەکان ئەڵێن کەوا 30,000 قوتابی وازی لە خوێندن هێناوە. ئەمەش کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر داهاتووی ئەم میلەتە ڕۆڵەکانی ئەم میلەتەکەوە ڕۆڵانێکی نەخوێندەوار ئەبن. بەڕاستی پێشان قسەیەکیان زۆر ئەکرد لە بەرپرسانەکەیان ئەگەر شوێنێک دوو ماڵی سێمی قوتابخانەیە بەڵام بەداخەوە ئێستا ئابینین شوێن هەیە 15-20 ماڵێکە چەند 20 قوتابی هەیە بەڵام بەداخەوە ئێستا قوتابخانەکەی لەسەردا دەخەن. داخرانی قوتابخانەی گوندا هەژار و دوورەدەستەکانی سیدەکان و خەلیفان لە کاتێکدایە بەرپرسانی ئەم هەرێمە مناڵەکانیان لە قوتابخانە نمونەیەکان دەخوێن و پارەیەکی بێ ئەژماریان بۆ خەرج دەکەن. کەچی قوتابخانەیەکی سەرخۆڵ بە هاوڵاتیە گوندنشینەکانی سیدەکان و خەلیفان بەڕەوان نازان و بەڕوویان دادەخەن و دەرگای نەخوێندەواریان بەڕووداواڵا دەکەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.